لە ئێستادا و دوای هێرشەکانی سەر کێڵگەی غازی کۆرمۆڕ و بڕانی وزەی کارەبا لە سەرتاسەری هەرێمی کوردستان خواز لەسەر چرا یاخود فانۆس و لامپا دروست بووەتەوە و هاوڵاتیان بەناچاری بۆ ڕووناکردنەوە بەکاری دەهێننەوە. هاوڵاتیان دەڵێن لە سایەی دەسەڵاتدارانەوە سەدەیەک گەڕاوینەتە دواوە و هاوشێوەی ڕابردوو بەدەم خواردنی چەرەسات و چایی لە دەوری چرادا کۆ دەبینەوە. منداڵانیش بەناچاری بۆ خوێندن و کۆشش لاوانەکانیاندا چرا بەکار دەهێنن. براکەم هاتوون فانۆسی بکڕمەویش نەماوە. وەڵای کارەبا نییە منداڵەکانی سەحیان هەیە هاتووی فانۆس بکڕین نەویش نییە. هەرێوەڵڵا زەرە زیانیان زۆر پێ دەکەوێت. ڕاستیە من ئێستا لەبەر منداڵەکانم هاتم سەحیان هەیە سێ دوکانی کەشم نۆڕی بەخوای نییە. ناوەڵڵا داواکاری زۆر لەسەرە داواکاری هێرەوەڵها زۆر لەسەرە لە نەوتی زیاتر هەرێوەڵا بیریمان چوو بۆ ڕاستی حکومڕانی شکست خواردووی دۆڕاوی ینی نەخوێندەوار ئاوای بەسەرهێناین ینی پاش 37 ساڵ ئەوە حکومڕانیەکەیانە ینی بەرەبەرە دەماخەنەوە قەرنی دواوە. وەڵای دەڵێم ئەوە فانۆسم کڕی برمەوە ماڵێ کوتم بەشکم یادگاریەکی جارانم بیرکەوێتەوە بەڵام نەگە فانۆس ئەوە تەماشام کردەوەی ئیش نەکرد و دیار بوو شەوقی نەبوو ینی نەعلەتم لە بیر ئەوەی جارانیش کرد یادگاری جاران. فرۆشارانیش لە شاری ڕانیا ئاماژە بەوە دەکەن بەهۆی زۆری خواستەوە چرایان نەماوە داوایان کردووە باری دیکەیان بۆ بێت. یەکێکیان دەڵێت بەشێک لە گەنجەکان نازانن بەکاری بهێنن فێری بەکارهێنانی چراشیان دەکەن. وسەری زۆرها خەڵک زۆر دەپرسی لەبان ئەوەندی هەبێت دەپرسێ بەرە بە کارەبا نییە دەپرسێ نردمانی شەڵی کەس بۆ بێت فانۆسی چاکردنەوەە خەڵک دەکرێت خەڵک پێویستیەتی خەڵک هێز نازانەوە چیە هەپێشیدا هەپێشە نازانێت چییە. سەدەمی جانان فانۆس هەبوو بدەوە چووکترە بوو فانۆس هەبوو لەوە گەورەتر بوو شەوقتر بوو ساڵان هەبوو دوسۆسە بوو هەم چرا بوو هەم هەم ڕووناکی بوو هەم سۆ بوو بەقووەت بوو. فانۆس و لامپا ئەو هۆکارە سەرەتایی ڕووناکردنەوەن کە خەڵکی هەرێمی کوردستان مێژوویەکیان لەگەڵیاندا هەیە بەڵام لەگەڵ دەرکەوتنی مۆلیدەی بازرگانی وەک جێگرەوەی کارەبای نیشتیمانی ڕۆڵی ئەوان نەما. ئێستا بەهۆی بەردەوامی بڕانی کارەبا و نەبوونی مۆلیدەش وەک جێگرەوە جارێکی دیکە ڕۆڵی خزمەتکردنی بۆ گەڕاوەتەوە. ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام ڕانیا.